سەردانیکردنی دۆستەکانی باوکو دایک. ئەی ئەو کەسێکەوە باوکت لە جێیان نەماوە و ئێستا نایبینی، ئەی ئەو کەسێکەوە دایکت ماڵ ئاوایی لێ کردی، ئەتەوێ سەردانی باوکت بکەی؟ ئەتەوێ بە چاوەکانی سەر جارێک تر باوکت ببینیتەوە؟ ئەتەوێ دایکت ببینیتەوە جارێکی تر؟ ئەی ئەو کەسێک کە دایک و باوکت نەماوە فریاکەوە. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ من أحب أن يصل أباه، کێ زۆری پێخۆشە سەردانی باوکی بکە کە باوکی نەماوە، في قبره بچێتە ناو قبرەکەیەوە سەلامێکی لێ بکە، پێکەوە دابریشن ڕازێ بکەن. فليصل إخوان أبيه بعده، با بچێ ڕەفیقەکانی باوکی براکانی باوکی ئەوانەی باوکی زۆری خۆشەویستن با بچێ سەردانیان بکە، مەڵێ ئەوان لە من بەتەمەنترن، مەڵێ ئەوان لە من گەورەترن، بچۆ بەسەریان کەرەوە، ئەوانە دۆستی باوکتن، ئەوانە خۆشەویستی باوکتن، ئەوانە دوعا لە باوکە نابڕن، لەوە ئەچێ ئەوانە لەگەڵ باوکتە لە ڕۆژی قیامەتە شەفاعەت بۆ یەکتر بکەن. والله ڕەفیقە صادقەکان لەگەڵ یەکترە لە ڕۆژی قیامەتە شەفاعەت بۆ یەکترەکەن. زۆر کات ئینسان کەم تەرخەمی ئەکا لە دۆست و هاوڵەکانی باوک و دایکە. بڕۆ دایکت کێ خۆشویست، باوکت کێ خۆشویست، بچۆ بەسەری کەرەوە. ئەمە سروری ئەخاتە دڵی ئەو کەسەوەی کە تۆ ئەڕۆی بۆ لای کەر هاوڵی باوکتە و ئەزانێ عینەن هاوڵەکەی جارێکتر هاتوۆتەوە بۆ لای و سەعادەتێکی گەورە بۆ دڵی تو ئەهێنێ.